هەر لە پێشەنگەی نێودەوڵەتی سلێمانی و تایبەت بە دیداری یەکێتی و کاری لیژنەی ڕاگەاندن دەچینە لای دکتۆر ئەمیر نامێق کە بەڕێزیان ئەندامی لیژنەی ڕاگەاندنن لە دیداری یەکێتی و بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە پێشەنگەی نێودەوڵەتی سلێمانی و لەگەڵ ئێمەدا ئامادەیە. دکتۆر ئەمیر سڵاوت لێبێت و بەیانیت باش، سپاس بۆ ئامادەبوونی بەڕێزتان. دکتۆر ئەمیر، سەرەتا ئەمەوێت بەوە دەست پێ بکەم کە زۆر سپاس سەرۆک پاڤڵ تاڵەبانی کە لە یەکەم ڕۆژی دیدارەکەدا ئاماژەی بەوەدا کە ئەگەر باشترین و ڕێکوپێکترین کۆنگرەمان ئەنجام بدایە ئەوە پێویستمان بەم دیدارە هەر دەبوو. گرنگی ئەم دیدارە لە چیدایە؟ بڵێ دیارێکێتی نیشتیمانی کوردستان لە یەکەم لەحەزەی دامەزراندنیەوە نوێ بوو لە بیر و باوەڕ، لە فکر و ئایدۆلۆژیا، لە فەلسەفەی سیاسی، لە تێڕوانین تیاواز بوو لە حزبەکانت کرد. یەکێتیش ماوەیەک بوو کۆنگرەی نەکردبوو و کۆمەڵە کێشەی هەبوو، کێشەی ناوخۆیی خۆی هەبوو، خەموکوڕی هەبوو. بە تاکید کۆنگرە لە کات و ساتی خۆیدا ئەنجام نەدرێ. ئەو کێشانی کە هەیە کەڵەکە دەبێتن و دەبێتە هۆکاری هەندێک جار دەبێتە هۆکاری جمود بوون. لەم ماوەیە دوای ئەو هەبوو کێشە و وەزعان و بارودۆخەی بەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست داهات، بەسەر عێراق داهات، بەسەر ئەحزابە سیاسیەکانی کوردستان داهات. ئەم دۆخەوای کرد یەکێتی لە کات و ساتی خۆیدا نەتوانین کۆنگرە بکە. بەڵام کاتێک کە کۆنگرەی ئەنجامدا بە تاکید هەموو کێشەکان نەدەکرێت لە ئانوساتێکدا لەم کۆنگرەیە حەل بێ و لەگەڵ ئەوەدا دراسەیەکی وردی معقول بۆ هەموو سێکتەرە جیاوازەکان، بۆ ڕێیا، بۆ بیر و فکر و فەلسەفەی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەچەند ڕۆژێک کە لەناو کۆنگرە ئەنجامەدرا ڕەنگە نەتواندرا بە ئاسان بێ. لەبەرەوە لەناو کۆنگرە کە بڕیاردرا بەردەوامی هەبێ دەسەڵاتدرا بە سەرکردایەتی و سەرکردایەتیش ئێستا ئەم دیدارە ئەنجامەدرێ بۆ هەموو سێکتەرە جیاوازەکان. بەڕێز سەرۆک پاڤڵ کە بابەتی ڕوانینی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ چوونەکانی لە یەکەم ڕۆژی دیدارەکەدا بە وردی خستۆتە ڕوو. بە تاکید ئەوەی ئێستا کە دەگوزارێ ئێمە دەمانەوێت لەم دیدارەدا لە هەموو سێکتەرە جیاوازەکان بتوانین بە دراسەیەکی ورد کە مناقەشەیەکی وردی ئەکادیمیانە دەکرێتن، هەواڵانە بەخنەکانیان، پێشدیارەکانیان، بۆ چوونەکانیان، تێڕوانینیان بۆ ئایندا، بۆ فکر و فەلسەفەی سیاسیەتی، بۆ تێڕوانینەکان، بۆ هەنگاونان لە کوردستان، بۆ عێراق، بۆ دنیای دەرەوە، بۆ هەرێمایەتی، بۆ سێکتەری ئابووری، بۆ سێکتەری تەندروستی، بۆ سێکتەری خوێندنی باڵا، بۆ سێکتەری پێشمەرگە، هەموو کارە خزمەتگوزارەکە کە کۆمەڵانی خەڵکی کوردستان پێویست بێ ئێمە چی بکەین؟ ئەمە دەبێتە هۆکاری هەم دەوڵەمەندبوونی پێڕۆ پرۆگرامی یەکێتی نیشتیمانی کوردستان، هەم دەبێتە شوداس و فکر و فەلسەفەی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان. گرنگی ئەم دیدارە لە چیدا دەبێت؟ گرنگی ئەم دیدارە لە چیدا دەبێت ئەگەر بکرێتە نەریتێکی ساڵانە و ساڵانە ئەم دیدارە دووبارە بکرێتەوە؟ گرنگی ئەم دیدارە هەموو لاک دەزانن گۆڕانکارەکانی ناوچەکە خێرایە، گۆڕانکارەکە ڕۆژهەڵات و دنیای دەرەوەش خێرایە و حزبی سیاسی ئەبێ لەگەڵ ئەم گۆڕانکاران نەخۆی بگونجێ، ناکرێت هەر لەسەر نەمەتە تەقلیدی و کلاسیکەکە هەنگاو بهاوێن. ئەمە یەکێتی کێستا ئەم دیدارە ئەنجام بداتن شتێکی داهێنانێکی تازەیە. حزبانی تری سیاسی لە گۆڕەپانەکەی عێراق و کوردستانیش نیان کردووە و ئومێد دەکەین ڕێگەوانیش بتوانن بە جۆرەکی تر شتێکی لەم شێوەیە ئەنجام بدەن. لەم دیدارەیە ئەوەی کە ئەبێ وەکوم باسم کرد هەموو زۆری هەواڵەکان یەکێتی لە هەموو مەڵبەندەکان، لە هەموو پارێزگاکان، لە هەمووی دارە سەربەخۆکان بەشداریان تێدا کردووە، پێشدارەکانیان هەبووە، لە تواتوی راپۆرتە کۆکراوەتەوە و گەیشتوتە لیژنەی باڵا لێرە و لەو ئەو راپۆرتۆ زائیدەن ئێستا لە هەموو مەحافەزەکان لە هەموو ناوچەکان هاتوون. یعنی بە دەرفەتێکی زۆر فراوان هەیە، ئازادانە ئەتوانن بیر بۆ چوونی خۆیان پێشدیارەکان با بڵێن بخەنە ڕوو. لە ئایندەیەکی نزیکدا ئەو راپۆرتانە بۆ هەر سێکتەرێکی جیاواز کە فەسڵ دەکرێت لە سەرکردایەتێکی نیشتیمانی کوردستان لە 2000دا لای ئێمە وەکو لێژنەکان ئامادە دەکرێت کە ئەیدێنێ سەرکردایەتی. ئەمە راپۆرتێکی عەفەوی نییە، چەند هەواڵێک لە مەکتەبی سیاسییان سەرکردایەتی حزب بڕیار بدە یان یەک کەس بڕیار بدات، بەڵکو بڕیارێکی کۆدەنجی دەستە جەمعی هەواڵانەی کادر و ئەندامانی یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرکردەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانە. ئەمە بۆ خزمەتکردنی خەڵکی کوردستانە و لە ئایندەیەکی نزیکدا ئەنجامەکانی بەدیەکرێت کە سەدە لە بەرژەوەندی خەڵکی کوردستان و تێڕوانین یەکێتی نیشتیمانی کوردستان لەمە دوو ئەمە دەبێتە بەشێک لە دەستور و چارڕێگا ڕاستەقینەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان لە چوارچێوەی پێڕۆ و دەستوری یەکێتی نیشتیمانی کوردستان. دکتۆر، ئەمڕۆ کە سێەم ڕۆژی دیدارەکەیە دەتوانین بڵێین